سڵاوتان لێبێت لە ئامەدم لە پایتەختی باکووری کوردستان ڕەمەزان دروستی ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە هونەرمەندەکانی باکووری کوردستانە خانمە هونەرمەندێک کە چەند مڵکی باکوورە هێندەش مڵکی باشوورە هێندەش مڵکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستانە ئەو ماوەیەکی زۆر تێکەڵێکی باشی لەگەڵ باشووری کوردستان هەبوو دەنگێکی زۆر تایبەتی هەیە دەنگێکی شاخاوی باکووری کە تەنیا لەودا هەیە و لە کەسی دیکەدا دووبارە نابێتەوە هونەرمەندێکە کە خۆی بە دوو ستران بە دوو گۆرانی خۆتانی پێ دەناسێنێتەوە فاتیما دوو چاوی مەستت پر تەلیسمی جوانیە پر شەرابی خۆشەویستی ئاراقی ئێزدانیە ئەنجی ئەم ببێژن فاتمێ فاتەوانێ چاودا کلێ سبحانێ ئاورێ چاوێ فاتێ هێژایە ئامەدوانێ ئاورێ چاوێ فاتێ هێژایە ئامەدوانێ گەلێک خێراتی ئەس خێراتنی لەوە دکەم کۆ هون لە پایتەختە هەولێر هاتنە پایتەختە دیار بکرێ گەلێک سپاس ئامەدە سەر چاوان سەرسەرا تەواو فاتێتان ناسیەوە فاتێ دەناسن فاتێ گەلێک سپاس تو زانی کۆنسێپتێ بەرنامەیەمە یە ڕەمەزان دروستی وسام گەلێک پرسیارێن تابێت بکەین و ئازادم ئەم ئازادی هون ئازادم تەمام پرسیارە عمریژی هەموو تشت عمرێت چەندە هەموو تشت 45 45 ساڵێ چەند مەمای بمە 46 ئەمر درێژ بی گەلێک سپاس بکەم ساغ بێژن تو گەلێک دکەنی وسایە بەڵێ ڕاستە گەلێک دکەنی چمە ئەز ئەگەر کو ئەز نەکەن مەزێ بمرم یعنی کەن بۆ من ژیانێ دەدا من جوان دەهێلا من جاهل دەهێلا کەدەرێ دەرد خەما لە من دوور دکە چەند زارۆی تو هەنە دوو ناوەیان چییە بورکای ناوێ کوڕێ من ناوێ کەچا منژی شارە ئەمرێوان چەندە کوڕێ من 23 کەچا من 16ەیە ئەمە درێژ بن چ نساخیا فاتێ نینە نەساخی نساخی یعنی نەسەخیا یا نەخۆشی هەیە چییە ئەزێن ها بێژم چاقت بێژن نەسەخیا تا چی ئەز دەبێژم تەختەکێ من کێمە تەختە زانی چییە لێ بڕاستی دەبێژم کێمە جبر کو چییە زانی چاقت دەبێژن تەختە کێمە بامە لە باکوور دەبێژن عەقڵ کێمە مەژی دا تشتێک ناخەبتە لێ ئێمەژی مخابن دامارێک لە مەژی مندا نەخەبتە یعنی ختمیە تو دەرمانت خۆی دەرمان ئەس بکارتێنم ئەو دەرمانێک و خونێ ڕۆن دکە ئەسپرین ئەسپرین بەێ ڕۆژێ یەکێ بکار هەر ڕۆت خۆی هەر ڕۆت خۆم تەمام تو چاوە وسا گەنج و جوان مای گەلە کەس دەبێژ نەمە چماتە گەنج مایی ئەس دەبێژم ئەزارۆ بووم من تەلەڤزیۆنێت نەڕی تو ستران بێژەکەی گەلک جان و گەنج بووی نەهاژی تو هەمان فاتەی ئەسژی کال بوو چۆ ئەس دەبێژم چاغێژی من دپرسن ئەس دەبێژم ji ber şolê min e ji ber karê ku ez dikim ez ciwan dimînim ez jî şolê xwe hez dikim ez ji derdora xwe hez dikim ji jiyanê hez dikim eva tiştekê din heye lê ez bawer dikim gava dinê jî me dest pê kir me got ya min zêde ciwan jî dehle kene ken bi rastî yani bo min weke çi dibêjin تونەبە ئەس نەباشم یانی باش شتێک بە بینەرانی ڕەمەزان دروستی بڵێم پێکەنین یەکێک لە سوودە زۆر سەر بێگومان سوودە دەروونەکانی زۆر زۆرن بەڵام سوودێک کە لە ڕۆزانشتێکەوە سەرمێرا و چەسپێنراوە خڕۆکە سپیەکان زیاد دەکات خڕۆکە سپیەکانە و پێشمەرگەن وەکو گەریلان بۆ ئێمە لە کوردستان کە پێشمەرگە وڵات دەپارێزێت خڕۆکەی سپیش بەرپرسە لە پاراستنی جەستە وڵات کە وڵاتی مرۆڤ
وڵاتە یەکەمیەکە جستەیەتی خڕۆکەی سپی بە پێکەنینی زۆر زیاد دەبن کە خڕۆکەی سپی زیادون بێگومان لەشکر زیاد دەبێت ینی هێزەکانی پێشمەرگە زیاد دەبن و ئەو وڵاتی جستە باشتر دەپارێزرێت لەبەرەوە پێکەین زۆر باشە بێگومان لەگەڵ ئەوەشدا سوودە دەرونەکانیشی زۆرن کە یەکێک لە سوودە هەرە دیارەکانی هێشتنەوەی کەسەکەی بە گەنجی لەبەرەوە پێکەینەی فاتێ نهێنێکی زۆر دیاری بە گەنجیمانەوەیەتی لێلێ بێمای زاڵمێ تنەکنێ ئەزش حەوە ساد لێ خوڕا مام تۆکی باژاری بەژناتەکەم لێلێ بێمال تنە سێوێ مەلەتی ساڵ دازدە مەهدە پاشلا خدا بگەڕێنم ڕۆکی ڕەمەزانێ سەحور و فتارە خۆ بتەوەکم وەرە بێماڵۆی وەلەوەز حەسرەتا دیت ناتەمە سەودالیکا بەژناتمە وەرە بێماڵ ئۆی صحت خۆش دەن خۆش گەلێک سپاس دکەم ئەم ئامادەنە لە دیار بەکردنە باژاری عیشەشانە لەمرە عیشەشان ئەبسترانە ژیاوی بوو تو حەز زەڵاتێت کەی ئەس دکارم برۆژە بێخارم ببینم یعنی گۆشت نەبە تشتێکی دەنێ نەبە لێ ئەز ڕۆژەکەی نەکارم بێگیە خودی ئەز یوسام گەرەکە سەڵەتە هەبە شیناتی هەبە ئەس باکەم ji سەرحەدێ مەژبەر وێن هەڵا ئامادە دژمەوە ji سەرحەدێ تزانی گیای لێ دەرە گەلەکن گەلەکن پەنیرێ لێ دەرێ بیگیایە هەموو تشتێک گیا گەلەکە لە سەرحەدێ لوانەیە لەواندەرە گەلەکە پەنیرێ وانێ گەلێک خۆش بوو پەنیرێ هەموو گیا تێدانن جودا چەند جورە گیا تێدانە چ خارن هەنە تو نەخۆی چ خارن هەنە ئەس نەخۆم نا ئۆکەی چ خارن هەنە کووت و گەلێک حەزێ بکەین خارنێ گەلێکجی حەز دکم خارنێ دەریایە ئۆکەی یعنی ماسی دەریایدا چ دەرکەوە زێ بخۆم دقت مەرەق نەکە چ دەرکەوە یعنی ژێ نەترس دیسان خواردنی دەریا خۆراکە دەریایەکان بەرهەمە دەریایەکان بەگشتی سوودی زۆر زۆریان هەیە بێگومان سەروەر و سەردار و سالاری خۆراکە دەریایەکان ماسیە ماسی هەم بەتامە هەم خۆشە هەمیش سوودی تەندروستی یەکجار زۆری هەن لە هەموو شتێکیش بە سووتر لە ماسیدا ئۆمێگا-3ە کە دیسان هۆکارێکی گرنگی بەگەنجیمانەوەیە و بێگومان سوودی دیکەشی زۆرن ئەگەر ماسی دەستکەوێت خۆراکی زۆر چاکە ئسترانێکی گەلە خۆشێ بەسە یارامە بەسە یارم ئەو سترانێکە زوودانە جارە یەکەمین شەغاز هاتمە کوردستانی من ئەوستران گوت و ئەوی ستران گەلێکی جێ خۆ کرد ji بۆی تە و ji بۆی خەباتکارên ڕووداوێ و ji بۆی وەحەمیە ئەز ئەوی سترانی ببێژم تەمام حازرم بۆ ڕیکۆردی بەسە یارامن تو خاینی یارامن تو بێبەختی یارامن تو زاڵمی یارامن بەسە یارامن تو خاینی یارامن تو بێبەختی یارامن تو نەزانی یارامن ئەوژی گەلێک تایبەت بوو دەن خۆش توی زارت دەیە خۆ گەلێک حەزەکە ئەسوو منافدا چاغێ تو زارۆک بێ مناستران دگۆتە من مناڵ بووم بە دیار فاتێەوە دادەنیشتم ئەو کاتە فاتێ گەنج بوو ئێستاش گەنجە منیش پیر و پێشم وت من قژم سپی بوو تەواو ئەی شوک خۆیەتی گەنجترە من شانسم هەیە ئەس بۆ یەختکم دیار نییە وەڵا بخۆدە ئەس بۆ یەخ نەکەم ئاوەکە قەمیت تو میوانی لەبەر گەلێک سپاس
نه جه سلطات تکرده من داده بزنی بکو از کابانی کبانی ما یا نه نوسا بله نه ادارت کم باشە تو شیرینی خۆی شیرینی قد کیف من شیرینی رانه برنج دخون ئارت ینی نان بەرهەمێن ئارت بر همه آرد زیده نوبره من تنه تاشتی دا گلک دخون خوێ لەگەڵ شیرینی شەکر لەگەڵ نان ینی بەرهەمەکانی ئارت سێ دوژمنە سەرەکیەکەن لە ڕەمەزان دروستی باسمان کردووە سێ دوژمنی سەرەکی مرۆڤن ڕێکخراوی تەندروستی جیهانی ناوی ناون دوژمنەکان خوێ سێ دوژمنە سپیەکە یان سێ ژەهرە سپیەکە ڕێکخراوی تەندروستی جیهانی وا ناوی ناون خوێ بەرهەمەکانی ئاردە بە نانیشەوە بێگومان لەگەڵ شەکر از جوان دژمنه یکی بکارتین مز باورد کم نه؟ بەس خوێ ئەو گەل لە خراوە بۆ تو بەر ئەو مشکلێ ساڵ بێژن دی از نکار مەخۆزانی از نکار مەخۆ سەنەبەت تامێ ناگرم یانی دێتر سانەکەی بۆم بێژی سانێک و بەس بۆ باکووری نەوی باشوڕژی حەز جێ بکەن من بریان ها قد به سلطه رستوران نگوت یزانه خارن اورو چاوون چمرزان چاوون چمرزان دل بویا بحر خمان ایرو بکلو برین اورو بکلو برین دن علی چیای شیرین دن علی چیای شیرین بخاکون اشتیمان و بخاکون اشتیمان و تو دلوان دگرین تو دلوان دگرین ئەو چمە سترانێکی تایبەت بۆ دلۆڤان بارزانانی ڕەحمەتی زیادەتر ببێژمیان زیادەتێکیلی ئەمە ئەو سەربەرتنە بوو چەندجی ئەمە ناز کرد ئینسانێکی دلۆڤان بوو یعنی ڕاستی وەکە ناوێ خۆ بوو ئینسانێکی چ بێژم یعنی تەدی کەسێک کوتناس نەکژی سەهکردناوی ناو و دەنگی وی تفام دزانێ یعنی ji sekna xwe dikarî bibêjî ji belkî ji malbatê be belkî kurê Nemir İdris be neviyê Mela Mustafa be yani meriv bixwaze nexwaze hinek tişt şêd bir ئەم چینە سپۆرێ em jî ne sporê ئەم چین dê hade em çin ka hûn ê binerin ez çi spora dikim hewara em xwedê سيبي قندي ما بهانا ولا سيبا هيرون كما خو هر یک چل عبد زرانا ولا سيبا سيبي قندي ما بهانا كشكي قندي ما بهانا ولا سيبا هاتي بەشی ئێستا بەشی وەرزشی ڕەمەزان دروستی لەگەڵ فاتێک سەر بە گۆرانی دەستی پێ کرد ئەو دەست پێ دەکات من دەردەچم خۆی باوەڕشی خۆی بکات و پێشتا بڵێت چی دەکات فەرموو بجنك لهاتي دردال بجني 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 بجنا فرزنداي بجنك لهاتي دردال بجني 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 بجنا فرزنداي بل إنها أرس من هلانا وسيبوري وبخوتشو أبغى بشكل مرة دوستينا وراهي لا لينجي مرة جيب خورتك وجب طيبات جبوي جنا قالك باشا
وجن بشكل خطر دان ضعيف نجي أو شغل بري قاحم بك شد ببا دكاره خوب پارزه و بحینه کلیه کی بخه و از کشتم لنگی من نمایده لولا و چما عیدو چما لولا و چما دلال و چما خلقی مراز خوگرد لولا و ازوتمان خلقی مراز خوگرد لولا و ازوتمان اوكي چهار زیادتر بونه؟ زیادتر بوو ئەو ڕاهێنانەی کۆتایی بۆ پشتە بەتایبەت بۆ خانمان کە بەشی خوارەوەی پشتیان کێشەیان هەیە پێگومان ئەمە لە نێو پیاوانیشدا هەر هەیە لە دنیادا پێشترش لە ڕەمەزان دروستی تۆزێکمان لێ باس کرد 170 خەڵکی جیهان بەگشتی کێشەی ئازاری خوارەوەی پشتیان هەیە ئەم ڕاهێنانە بۆ ئەوەیە کە ماسوولەکانی بەشی خوارەوە بەهێز بکە و بێگومان لەو ئازارە بە دوور دەبێت بەری ئەژی سیپۆرە بکەم پشتم من وسا بوو ئەز وسا دمەشیە ئێستا نا وسای ئێستا وسایە فاتێ گەلێک سپاس ئەم خلاص بووین مەرهێن و دەست پێ کرد گەلێک سپاس ئەس گەلە کەیف خۆش بووم ئەس سپاس دکەم ji بۆی هاتنەوە گەلێک سپاس ئەمر درێژ بی دەنگ خۆش بی سەحەت خۆش بی گەلێک سپاس دکەم هاتی دەما خاترانە سۆر و گۆل ژێ دباری چاولێ